سڵاو لێ بێ دکتۆر گیان سڵاو کاک بیلالی عەزیز هەر زۆر خۆشحاڵ بووم جارێکی تر قوربانی بە دیدارن شاد بووم چاوم ڕوون چۆنی قوربان سپاس دەکەم هیوادارم زۆر باش بی باشم سپاس هەموو جارێ لە بەرنامە و سەرەتایی دەستپێکمانە شتێکی تازە دروستەکەی سپاس لێەوە هاتم دیقەتی ئەمەمەیە بەدەستەوە ئەمە چییە قوربان وڵا ئەمە شتێکی زۆر کۆنە بۆم سەردەمە نوێیە بەڵێ ئێمە پێڵێن تیرەهێش وا بزانام لای ئێوە ئێمە جەنجەڕی پێڵی بزانم ئەگەر تاو ئەمە ناونیشانی ئەوەیە مرۆڤ لە ئەشکەوت هاتە دەرکە لە ژێر کاریگەری ژینگاو هاتە سەردەمی فەلاحەت و گەرەکی و ژینگە بخاتە ژێر کاریگەری خۆی بەدەستەمۆکردنی ئاژەڵەکان و هێزیان و بەکارهێنانی ئەقڵ و داهێنان ئەمەی دروست کرد تا بەرهەم لە ڕاو بێرێتە پەروەردە گیاکان پەروەردە بکە و ژینگە پەروەردە بکە و لێەوە نەوەی نیوە و داهاتوویەکی نوێ دروست بکات کە ئیتر ژینگە لە ژێر کاریگەری مرۆڤ بێت. من کە لەو سەرەوە هاتم و لەو سەری شۆ جەنابتم بینی احساسێکی سەیرم بۆ دروست بوو هەستم کرد منوا لە داهاتووە دێم و تۆیش قەینا منی سەرسەبان لە ڕابردووە قەینا قبوڵێکە تۆ هەمیشە هەر گەنجی بەڵام با لەسەر ئەم پردە کە بەڕاستی پردی پەڕینەوەی چەندین نەوە بووە یەک لە دوای یەک کەوا ئێستا هەر خەریکە بەڕاستی خوار بووە وڵا کاک بیلالگیان ئەمە تەمسیلێکی جوانە کردی هەمیشە داهاتوو ڕابردوو بینیان بۆشایەکی ئەگەر مرۆڤ هەر بەم داهێنانە بە تێگەیشتن لە خۆبوردەی بە هاوکاری بە گفتوگۆ بە دیالۆگ پڕی نەکاتەوە پردەکە دروست نابێ هەر کاتێکیش دیالۆگەکە خوارە بێ لارە بێ ئاوایە ئەم پردەی سا ئاسایی نیە ڕێکردن بەسەریا و پردەکانیش ئەبێ نوێ بکرێنەوە سیرێکی ئەو بەر بکە بەڵێ پردێکی ئەو پردە ئەمە ئیتر سیارە ناچووە کاتی خۆی بۆ ئێستر و ئاژەڵ کراوە ئیسا ئێمە ئێستر و ئاژەڵمان نەماوە سیارەمان هەیە ئەبێ پردەکە سیارەمان بۆ هەڵگرێت بۆیە ئەبێ لەگەڵ گۆڕانکاریا بڕۆین ئەمە کاتی خۆی پێویست و ئێستاش جوانە بەڵام ئەوەش ئێستا پێویستە و لێهاتووە ئەمە لێهاتووی ئەوەی پێ نییە بۆ یەکانە ئەبێ ئامادەی گۆڕانکاری بین کەواتەمە ئامادەی گفتوگۆ زۆرم پێ خۆشەکە ئەم شەو بتوانین باس لەو بۆشاییە قوڵە بکەین کە بەڕاستی لە نێوان نەوەکانە دروست بووە و باس لەو پردانە بکەین کەوا خەریکن یەک لە دوای یەک ئەڕوخێن لەو پەیوەندیانی کە خەریکن یەک لە دوای یەک ئەبسڕێن لەو کولتورەشی کە لی دابڕاوین ڕاست ئەگەر پێت باش بێ حەزەکەم تۆری ئەم جارەی بەرنامەکەمان لەسەر پردی پەیوەندیەکان بێ لە نێوان نەوەی ئێستا و نەوەی ڕابردوو زۆرش پێ خۆشحاڵم و ئەوەشمان لەبیر بێت پردەکە ئەگەر خواریش بێت ئەگەر کرەسەکەیشی بەکارنێت با بەکارنێت ئەبێ وەرگێڕی کەینەوەی داهاتوو ئەمە ئێستا بە دەڕاستە و تراکتۆر وەرگێڕ کرا بەڵام ئەمەیشمان هەر ببێ خۆشە بەڵێ ئەوەی کە پێشینان ئەڵێن بووە بۆیە کریا ئەمە بووە و گاجوود بۆیە تراکتۆر و ئێستا ئەو کەرەسەکانی چۆن ئەم پەیوەندیە دروستکەین لە کاتێکا بۆشاییەکی زۆر زۆر گەورە و بۆشاییەکی قوڵیش لە نێوانینەوەکانە دروست بووە جازە بدەی ئەبێ چڕ و پڕ لەسەری قسە بەدڵنیایی لە خزمەت تا باسمان لە جیاوازی دوو جیلەکە کرد کە لالۆک و دوو پردەکە کەوتمانە بێ پردێک وەرگێڕ بکەین بۆ پردێکی تر بەدڵنیاییە ئاژەڵ و ئێستر و جەنجەڕ و تیرەهێش وەرگێڕ بکەین بۆ تراکتۆر و دەڕاستە و کۆمباین و ئەمە بە تێگەیشتن نەوێ ناکرێت بەوە نوێ یەکتر قوڵ بکەین ناکرێت ئەو سەری ئەو پردە ببڕی هەر ئەکەوێتە ئاوەکە ئەم سەریی ببڕی هەرەکەوێتەوە ئاوەکە سەرەکانیی نەبڕی خوار و لاری بکەی هەر ئەکەویتە ئاوەکە بۆ یەکانە گرنگە ئەم تەعادلە ڕابگرین و ئەم تەعادلە بە گفتوگۆ بە لێک تێگەیشتن بە قوبوڵکردنی جیاوازیەکان بۆەوە ببێتە لێهاتووی و بە دروستکردنی یەکسانیەکان و لێکچوونەکان بۆ بێتە پردی گفتوگۆ دەست پێکات وەکو ژیانی بازار یەکێک فیتەرە یەکێک دکتۆرە جیاوازیەکانیان بووە خزمەت بە یەکتری بۆ ئەوەیش کە ژیان بەبێ هاوکاری ناکرێ بووە تێگەیشتنێک هەرتیان ڕێزی یەک بگرن و هەرتیان لە هێزی یەک لە باخەڵی یەک بۆ ژیانی خۆیان کەڵکوڕ کرد بەس من هەست دەکەم ینی لە ئێستاە ئەمە بابەتێکە کە وجودی هەیە بەڕاستی ئینکاری لە ناکرێ ئەم دابڕانە هەیە لە نێوانی هەردوونەوەکە من ئەمێ بپرسم یانیان گفتوگۆمان لەسەر ئەوە بێ ئەمە دابڕانێکی سروشتیە یان
نەخێر ئەمە دابڕانێکە کە بە جددینەوەی نوێ بە هەموو مانایەک پشتی کردوتە ڕابردوو ئەکرێ مەسەرەن بە شێوەیەکی سروشتی تەماشایان بابەتە بکەین لە ڕاستە شێوەکە سروشتیە وەلێ سروشتیش خێراییەکانی لە کاتی خۆیان جیاوازە مناڵێک یەکەم ڕۆژتێتە دنیا 3 کیلۆس ڕاست یەک مانگ ناچوات یەک لەسەر 3 کێشی زیاد دەبێت ئەوێتە 4 کیلۆ دەی من ئیستا 90 کیلۆم بە یەک مانگ یەک لەسەر 3 کێشم زیاد بکە 90 کیلوێتە 120 کیلۆ منەبێ عیلاجم بۆ بکەن بۆیە خێراییەکان لەکوێی تەمەنا گرنگن لە بلوغا خێرایی لە گەشە زیادە مناڵ لە مناڵیە لە 6 مانگە دیان دەرەکات ئێمە لە دوایەوە دیانی پیریمان لە 6 ساڵە دیانێکمان کوێ هەتایە دیانێکمان بۆ دەرنێتەوە بۆیە ئەوەی وا سروشتیە وەلێ ئەوەی مرۆڤ لە ئەشکەوت هاوردێ سەردەمی فەلاحەت هێزی ئاژەڵی دەستەمۆکرا و عەقڵی داهێنانکاری و خێراییەکەی زیاتر لە سروشت زیاد کرد ئێستاش ئەمە کە جیلەکان وەک یەک بیر ناکەنەوە پێداویستیەکانیان وەکو یەک نییە بۆچوونەکانیان وەکوکنیەمە شتێکی سروشتیە باش وەلێ ئەم سروشتە لە سەردەمی من و باپیرما خێرایەکەی ئەوە کورت و من و باپیر و باپیری چم ئەمانتوانی لە ماڵێکا بە یەک پێداویستی بە یەک شێوەی فکرکردن بە یەک ڕەوشی فکرکردن بژین بەڵام ئێستا خێرایەکە و خێرابووەسەوە ئایفۆن ئێستا چەنە مامۆستا ئایفۆنی 16ەوە چێ بۆ حەڤە بۆ حەڤە ئەفوان حەڤە دەرچووە چێ بۆ 18 ئەگەین پیاە هەموو مۆدیلەکانی بکڕین بۆیە خێرایەکە ئێستا ئەوە زۆرە سروشتیە بە شەرگەشە بکات داهێنان بکات پێش بکەوێت وەلێ ئەوە خێراییەکە زۆرە ناگەی پیاە بەم سروشتە ناگەی پیاە مەگەر گۆڕانکاریەک لە فکر و لە بۆچوون و لە هەستەکان تاکەی وەک گوتم پردەکانمان وەرگێڕ کرد وەرگێڕی بەهاکان بکەین نەڵێن بەهاکە نەماوە چۆن ئەبێت لە سەردەمی کۆنا یا لە سەردەمی ئێستا یا لە داهاتووە ڕاستگۆیی بێبایخ بێت بەڵام ڕاستگۆیی ماناکەی گۆڕاوە چۆن ئەبێت کۆنترین شتێکی سا من و تۆ پێمانە چییە کۆنترین شتێکە وەکو ئێستا تازەس زمانە ئاینە کولتوری من نازانم کەی دروست کراوە بەڵام ئێستا پێژیم ئادەی کولتورەکەم لێ بسێنە چۆن خێزانگیری بکەم چۆن میوانی بکەم چۆن جل لەبەر بکەم چۆن گفتوگۆ بکەم ئەبێ یا بشمە کولتورێکی تر یا ئەبێ بەمەوە چون لێک تێگەیشتنەکە لە بینی مێشکی من و تۆ مێشکی کوردەکانی ترا چەمکەلێکە باوەڕێلێکەیە هەستەیەکەیە باڵا بەهاوێلێکەیە چون گشتمان لەسەری کۆکین بۆ نمونە هیچ کوردێک ناکەوێتە بیری کوردێک میوانی بکە و گۆشتی سەگی بدات بەڵام ئەگەر چوویتە کولتورێکی تر ڕەنگە لەبەر ڕێز گۆشتی سەگ بدابێتەوە بۆیە ئەم چەمکانە زۆر گرنگن ئێمە بزانین بەهاکان لە کۆنا و لە نوێغا ئەبێ وەرگێڕ بکرێن بڕێشتیانە بێ دابەزێنی بڕشتیانە بێ پێ زیاد بکەی هەروکو تیرەهێشەکە نیشانم دای و ئەگەر بتوانین ئەمە بکەین ئێمە دابڕان نییە کەواتە چۆن ئەمە بکەین ینی ئێستا منێک ئێستا من بۆ خۆم لەناو ئەم واقعام لەگەڵ جەناب تا قسە ئەەکەم دیمەنێکم هێناوەتە بەرچاو و مەسەرەن لە ماڵێکە لە ژوورێکە بۆ کوڕێک بە موبایلەکەی دەستی و هیتۆنەکەی کردوێتە گوێی و خەریکە گوێ لە مۆسیقایەکی بیانی ئەگرێ لە گۆرانیەکی چوزانم ئەجنەبی ئەگرێ لەم لاشەوە باوشی لە ڕادیۆکە ڕادیۆی کردوێتەوە خەریکە گۆرانی فەرکولۆر گوێ لێ ئەگرێ ڕابردوو لەو سەردەمەها کێچنەیە لاشە بخەوین خواردن نەبوو سەلاجە نەبوو خوێتەوە بووە ئیتر نەبوو تا ساڵێکی تر مرۆڤ خەمی مانی و فکری بەردەوام بە دوای ماناگەڕیە چۆن بمێنێم چۆن نەمرم و ئەم کەسە داواکاری چی و ڕێگەکانیمان بدۆچین ئەم شێوە ئەدەبە بۆمان باشە ئەمە مداراز بۆمان باشە ئەمە بێدەنگیە باشە ئەمە هاوکاریە باشە و چۆن ئەمیشەیە کرد بە سەبر بە هەوڵ بە تێکۆشان بە ماندوو نەناسی بە شەو نەخونی بە هەزاران ئازار گەیشت بە من و تۆ تێگەیشتن زیادی کرد مان خوێندن باشە چۆن باشتر بژین چۆن ئارامتر بژین ئیتر خەمیمانمان نەما چۆنمان گەشەیەکی تازەی تیا دروست بکەین و ئەمە لە ڕووی فکرۆ لە ڕووی داواکاری و داوای مەکتەبمان کرد داوای مەدرسەمان کرد داوای شەریکەمان کرد داوای سیارەمان کرد داوای ئەم شتانەمان کرد تۆزێکیشمان گەیشتین بە دیجیتاڵ و ئەمانە و بە چی کە شێوەیە ئەم کارەمان کرد بە ڕکابری بە پەروەردەی خۆ بە لێ هاتوویەلی تازە بە خوێندن بە دوواداچوون گەیشتین بە جیلی نوێ شتەکە گۆڕیە ئەوان ئیسا داوایمان ناکەن داوای پەرەسەندن ناکەن داوای مافێک کە نێژن ژینگە پێی نەداوین ئاسمان نەیداوە خوا نەیداوە و داوا ئەکەن داواکارن و سکاڵانووسن لە هەموو شتێ سکاڵیانەیە و لەو بەریچۆ
خواستەکەیان چییە؟ خواستەکەیان ئەوەیە جیهانێکی تازیان بۆ بکرێتەوە. خواستەکەیان ئەوەیە احترامێکی سەردەمی باوکیان بێدەنگی بوو بێدەنگی نەبێت گوێیان بۆ بگیرێت قسەیان لەگەڵا بکرێت لێیان تێبگەین مەجاالیان بدەینێ و شێوەکەیان چییە؟ دیجیتالە. ئێمە بە قسەمانەکرەمان بە وێنە قسەکەن. ئێمە بە نامە و نووسین قسەمانەکرەمان بە چات قسەکەن و ئایا چات وەرگێڕی نامە نییە؟ ئایا تەسویر زیاتر لە وشە قسە ناکات؟ ئایا ئەمانیش ئەگەر بکەونە قەیران خەمیمان ڕوویان تێناکات؟ ئایا لێهاتوویەکان و خزمەت گوزاریەکانی ئێمە نییە کە ئەوانی لەوە ترسیمانیان بێ یا پەرەسەندن بێ ڕزگار کرێت داواکاری زیادیان دەست پێکرێ بۆ ئێمە نێژم ئەبێ لە سێجیلەکە تێبگەی تا بتانی وەرگێڕی کەیت و گفتوگۆی لەسەر. باسێکی جوانە کرد کە هەندێک بابەتی ئەدەبە لە ناو ئەم باس و خواسێک کە ئێمە کردمان سەجەنابەت باسە کرد چایەکم لێ ناوە حەزەکەم بچین چایەک بخۆین و گفتوگۆکەشمان بەردەوام لە خزمەت. ئەبزانم قوربان دەمی کێشاوە بەخوایش تەماوێتی بەڵێ کاک دکتۆر جان حەزەکەم بابەتی چایی و ئەمانە هاتە بەرۆ مەجڵس وەکو خۆمانەی پێ با بە سوحبەتێ دەست پێ بکەم. باسی جیلی نوێ و جیلی مامناوەند و ڕابردوو وەکو سوحبەتە ئەمە وەکو ڕاستی نییە. پێشینان چوون وتم هەوڵی مانیانەدا نەمرن و بۆمان ئەگەر پێویستوێ شەڕ بکەیت پێویستوێ چەک بووی پێویستوێ پەلامار بدەیت پندێکی پێشینانی کۆن هەیەژێ کوڕ ئەبێ کوڕ بێ ئیتر خۆتە زانی پیاوسالار بووە کوڕ ئەبێ کوڕ بێ لە مەجڵس دڕ بێ لە ڕێگە ڕێگە بڕ بێ لە قسە بڕ بێ لە شەڕا بکوژ و بۆڕ بێ ئەگەر وا نەبێ دەردی کوت و پڕ بێ. یعنی تۆ تماشا خواستەکە وشەکە ئەرزش و بەهاکە گشتی بۆمانە داوای دەڕەندەگیەک لە مناڵێک ئەکات هەرچەند وتم ئەمە سوحبەتە ئەو دیوی مانەکەش بڕێکات وەفاس ڕێزە ئەدەبە هاوکاریە بۆیە لەم سەردەما گەنجی ئەم سەردەمە وتم گوێگرتنی گەرەکە سەرکەوتن لای گەنجی ئەم سەردەمە وەکی سەرکەوتن لای گەنجی کۆن نییە گەنجی کۆنمان بۆی سەرکەوتن و ئیسا معنا بۆی سەرکەوتنە. هەر کتێبی مانای ژیان هەمووی تەمەنی کتێبەکانی مانای ژیان 100 ساڵ نییە تا پێش لە 100 ساڵ خەڵک بە دوای مانای ژیانان ئەگەڕن بە دوای مان بۆ ژیان ئەگەڕیان بەڵام ئێستا کەسەکەیژە ژیانی مانای نەبێ بۆ من لێی تێنەکەم حازر نییە بیکەم و وەختێ بە دوای ئەوە ئەگەڕێت ماشاکەی بەهاکان بۆ ئەم جیاوازە لە بەهاکان منی شەرمیستم ڕێک باسی ئەوە بکەین ینی کاک دکتۆر لە ئێستاە گۆڕانکاریەکی زۆر گەورە بەسەر بەهاکانە هاتووە ینی ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بابەتی ڕێز و ئەدەب و حرمەت نوان بوون بووە ئێستا جۆرێکشی ترە یعنی هەر تەنانەت لە جلەکانمانەوە تەماشای کرد ینی ئەو ڕۆژانەی کە جلی کوردی بۆ نمونە شانازیەکی زۆر و ئەوە بووە پابندبوونێک بۆ بەنەتەوە و بە کولتور و زمانی خۆمانەوە ئێستا زیاتر ئەوەی کە پەیوەستن پێوە و بابەتی براندا ینی بەسەرەن هەر نمونێکی زۆر بەسیت بێنمەوە ڕۆژانێک ڕێزگرتن لە پیاوە ڕیش سپیەکان کاتێک کە دەستت ماچە کرد حرمەتێکی تیا بوو دەست ماچکردن لە ئێستاە لە ناو ئەم جیلا ئەسڵ هەر وجودی نەما بووەتە عیبە ینی ئایا هەر بەڕاست ئەوە غەڵەت بووە لە ڕابردووە کە ئێستا ئێمە نایکەین یان نەوەڵاوە عینی ئەدەب بوو بەڵام ئێستا ئێمە پشتمانوا لێ کرد. لە ڕاستیە کاک بیلال هەر سەردەمێ تایبەتمەندی خۆی هەیە بۆیە وتم ئەشێ پێداویستیەکە تماشاکەین بەهاکە تماشاکەین شێوەی گەیشتن بە پێداویستیەکە بە بێشکاندنی بەهاکەش بەرچاوکەین ئەدەب لە هەموو سەردەمێکە بەهاس بەڵام ئەدەبی کۆن بێدەنگی بوو لە بەرانبەر باوکێک کاتی هەڵدانیشی بکردایی ئەدەبی ئێستا ێژێ کڕەواڵەمە بە وەڵام دەرەوە مافی خۆتە قسەکانی بکەیت ئەنا تۆ قسەنەکەی بێ ئەدەبی چون کابرا نازانێت داواکاری تۆ چییە بۆیە ئەبێ وەرگێڕ بکرێتە سەردەمەکە تا شێوەی مامەڵی ئەم مناڵە نەوێتە ئەوە بێژن بێ ئەدەبە بەڵکو بێژن
ژیانەکە گۆڕاوە تۆری جااز نەبووی بۆ دووکەڵە وڵا دەیتر وتم ئەو جارەکە قوربان دەکەواتە ئەم جارە تۆ خەسوت خۆش نە تەوا شتێتری ژێژتی کار دەورە ئێرە نەبخواان بەخوای بەگیانی تۆ هەر حەز گەرەمە شتێک بۆ بڵێم بد حەزەکەم بچیتە ئەویا ئەگەر بەگوێ ناکەم برا کاک بیلال سپاس دووکەڵەکە تۆی ئاچ کرد و منی خستە ڕەحەتی داوای لێبردنەکەم قسەکەیی لێ تێکدا گرنگەوەیە قوربان جەناب بە ئەو پڕی وەکۆڵەیە ها ئارامی و قسەمان بۆ مامنونتم کاک بیلالگیان چاکەژەوەسە دەمی کێشە بایتر زیاتر نەکڵێ دەی وەڵام ئەم جارە قوربان دە تۆ با چایەکیش بخۆین بەدەم قسەکردنەوە باش من شەکرەکەی تێکەم وڵا بۆ من شەکری کەمی تێکە تێکەم ئەی باش دەست خۆش بێ یاخ دەستەکانە خۆش بێت سەبووری ئەم کترێ لەسەر خۆی چۆن تێتە خوارد پەلە ناکە من پەلەمەوە دەستەکانە خۆش بێ دەست توێش خۆش بێ کاک بیلالگیان با قسەکەمان لەبیر نەچێ ئەم جیلی نوێ کە ئێمە وا ئەزانین وەکو ئێمە نییە بێ ئەدەب نییە من چوومە ئوروپا جیلەکە واقعیان وڕما چون لەگەڵ بنا کولتورێک چوو کە باوکی ئەم جیلی نوێ پێیان بوو وازیان لێ هێنابوو کە من چوومەوێنە وەکو بێژی پلاکەکە هەڵبکەیتەوە کولتورەکە هەڵکراوە بۆ نمونە ئێمە چوینە ماڵ ئەم جیلە زۆر بە ڕێزەوە هە بە بێدەنگە چوو ئیشی خۆیەکر و ئاهاتەوە بۆ خواردن و بۆ شتێ پێویستی نەکرد فەرمووی لێ بکەی خۆی ئیشی خۆیەکر و بە بێ ئەدەبی چی نەزانی لە هەر کوێکی حەزی لێ بوو قاچی ڕای کێشا و دانیشت بەڵام لەوەچێ بۆ ژیانی ئێمە زۆر نامەوە بێەوە جا من کە چوومەوێنە ئەوانە لە ئوروپا بوون هاوتەمەنەکانی من بوون کە چوونە ئەوێنە ئەوە زاڵ بوو ئەوەیان بینی بوو کە من چووم هەمووی کولتورەکەیان زن کردو ئەڕۆیشتم بۆ وێنە لە دەرگاوە نە بەخوا بێت تۆ لە پێشەوە بڕۆی تۆ لە لای ڕاستۆ بووی گەنجەکە بەبینی ئێمە ئاهاتۆ ڕایەنەگران ڕۆڵە بێ ئەدەب مەبێ ئەم گەنجیچە سەری سڕەما من کەی بێ ئەدەبیم کرد هەموو ڕۆژێ وا بووە و هیچ بێ ئەدەبی نەبووە ئیسا بۆ ئەم پیاوە هاتێ باوکو دایکی منیش لیان تێک چووە لە دەرگاوە نازانم بڕۆنە دەر بۆ قاژڕاکشاندن بووە سەعیب چ پەیوەندێکیە ئایا ئەمە لە وڵاتی هێما هەر بەو شێوە لە ئوروپا کاتکریا یا ئەمە بێ وردەوردە بڕوە دایبابەکانی ئوروپا لە لای ئێمەوە یەکسەر چوونە ئوروپا وەکو پەنابەر وەکو خوێنکار وەکو هەرچیەک یەکسەر چوونە ناوی کولتورێک ئەمەی تیا هەر نەبوو مناڵەکانیشان لەو کولتورە هاتە دنیا بەوە گەورە بوو بۆیە هەر هەست ناکەن بە بێ ئەدەبی و مناڵیانە تا یەکێ وەکو منە چوە بێتە میێوانیان و کولتورەکەیانەکەوێتە بیریان و لە میوانیا زنێکەن و مناڵەکە پابەر نیە پێی تێخۆ مناڵەکە زۆر بە ئەدەبی چێ زۆر بە ڕێزی چێ هیچ تاوانێکی چی نەکرێ بۆ ناوتان نابێ ئەدەب ئایا ئەم مناڵی ئەم جیلی ئێمە لای من و توا گەورە بێت یا لە سۆسیال میدیا گەورە بێت ئایا سەردەمی وشەس یا سەردەمی وێنەز ئایا نەوەی سکرۆڵن یان نەوەی گاجووتن بۆیە ئەمانە لە جیهانێکی ترا کە وشە گۆڕاوە بووە بە وێنە هێمنی گۆڕاوە بووە بە خێرایی سەرکەوتن مان نییە بووە بە معنا و هێمە هیچ کام لەمانەمان نەکردوە باشە مناڵێکی 2 ساڵان و دایکێکی 20 ساڵان هەردوویان برسیانە ئەرکی کامیانە خواردنی هەرکیان دابینکە مناڵەکە یا دایکەکە یەکمان دایکە دەی ئێستاش لەم کولتورا منێکی نەوەی دووەم و نەوەی جیلی یەکەم و جیلی دووەم و مناڵەکە داماوی لە یەک تێگەیشتنین داماوی ڕێز و بە یەکۆبوونین ئەبێ کێ ئەم داماویە دەرکانی زمانی پەیوەندیەکە گۆڕاوە ئەم زمانە چۆن دروست دەی من گەرەکمە بێژم ئاوە ئەبێ لە بەرا تێگەیشتنێک دروست بێ ئەم مناڵە وەکو من ناژی بێ ئەدەب نییە تۆ تا قبول نەکەی هەڵ دەست پێ ناکەەوە با بێژین من شێر پەنجەم من تا قبول نەکەم شێر پەنجەمە دەرمانی شێر پەنجەوە خۆم من تا قبول نەکەم بێ کەس کەوتوم و یارمەتیم گەرەکە داوا یارمەتیەکەم ئەبێ ئەم جیلی ئێمە قبول بکات کە ئەم جیلەوە هاتوون خواستەکانیان شتێکی ترە بەهاکانیان شتێکی ترە زمانیان شتێکی ترە سەرکەوتن لای ئەوان مانایەکی تریە جیهانەکەیان جیهانێکی ترە کەرەسەکانی ژیان کەرەسەیەکی ترە و ئەمان ئەزانن بەکاری بێنن بۆ خۆیان شتێکە کەوتەسە بەری دەمیان و زەختیان لێکات ڕێک وەکاری بێنن بەهای بابەکانیانە کە هەر هەمان باس
وەرگێڕ نەکراوەکو دوو پردەکە باسمان کرد بۆیە ئالێرانە ئەرکەکە ئەشێ بخینە سەری ئەو کەسە تواناکەی پێ سەری ئەو کەسە کە سروەت وا لە بەری دەستیا ڕێز و سۆزی زۆرتری وا پێ بۆیە ئەبێ دایک و باوکەکان تێگەیشتێکی نوێ دەست پێ بکەن و بۆ ئەم تێگەیشتنی نوێ ئەبێ بزانن ئەمنەوە بێئەدەب نییە خوێندن لای ئەمنەوە قەڵەمیتیان نەماوە ئێستا ئەمنەوەی نوێ هەمویان بێژە ناوی خۆت بنووسە تەوقیعەکەم بۆکە بزانە خەتیانێژی قارژن و قڕواق و شتانەیە لەبەرچی لەبەرەوە ئەمان بە کیبۆرد نووسایانە بۆیە ئەگەر من تێبگەم ئەم گەنجە ئەگەر خەت و قەڵەمی نییە چوون سەردەمی شاشەس ئەگەر ئەو بەهاوێلە لای من وەکو سکوت لە بەرابەری گەورەوە لە لای ئەم بۆسە داواکاری لە گەورە بێڕێزی و بێئەدەبی نییە گۆڕانی جیهانەکەس کاک بیلال لەم دوو کەڵە کوشتمان کورە وەڵام هەڵسە باوە پێوە قسە بکەین خۆ ئەکرێ هەڵسی نەپێ بۆ ناکرێرە وڵا لەسەر من بەم جۆرەوە تێگەیشتم یا گەرەکمە بیڵێم ئەتوانین ئێمە گفتوگویەکی تازە دەست پێ بکەین بە تێگەیشتنی جیلێکە بەرپرسە لە تێگەیشتن گەنجەکەیش بەرپرسە وەێ ئەو بەرپرسیارەتە باوکو دایکێسی گەنج نیەتی دایک و باوکەکان بەشدار بوون لە کۆڕی دەروون ناسەکانە کۆمەڵ ناسەکانە و گوێگر بن بۆ مناڵەکانیان و سنگ فراوان بن بۆ جیاوازیەکان و تێبگەن خۆیان بەو جلەوە زەماوەن و خێزانگیریان کرد ئیساتە ناژین جلی نوێیان کرێسە بەر بەو پێڵاوەوە ئەو وەختە ئەژیان ئیسا بیدەیتە پیان نایکەنە پێیان دێ ئەم گەنجانە گەنجی سەردەمی خێرایی و گۆڕانکارین و لەگەڵ جیلی خۆیان ناچن و گفتوگۆ لەگەڵ جیلی خۆیانە زۆرترەکەن و ئاساییە لەم جیلی ئێمە دووربورن چون دووریش نەگرن هەر دوورەگرن ئێمە ئەبێ بمرین ئەوان بێ تۆ باسی جلوبەرگە کرد دکتۆر محەممەد خانی مامۆسای زانکۆیە بۆ زانکۆی شەر بەمج لە کوردیانەوە ڕوا ئەمە منەمێ بزانم بۆچی مەسەەن ینی نەوەی ڕابردوو لەگەڵ نەوەی داهاتووە ئەم جلە بۆ لە ناو زانکۆشە مەسەلەن هەر ئەم جلە کوردیا پۆشی وڵاهی من ئەگەر ئەوە وڵام بدەمەوە تۆزێتتر بێرم لاباد و کەڵەکە عزیێتر نەکاکاکی بەڵێ وڵامی ئەوە شتێکی بەسیت و سادەست لە ڕۆژهڵاتە هێمە هەمومان جلی کوردیمان لەبەرە بە تایبەت دەڤەری هەورامان وەختێ تێمبۆرا بێ پارە بدەم جلێکی تر بکڕم ئەی بۆ هەرە و جلە نەکەمە بەرم یەک پارەیە و لە دوو وڵاتە ئیشی پێ بکەم ئەوە یەکێ لە هۆکارەکانە دووەمیش من بەم جلەوە زۆر ڕەحەتم و خوێندنی منەم جلە زیادی ناکا و نەخوێنەواریشم ئەم جلە پەرەی پێنادا و گەنجەکانیش عادەتیان کرۆ بەمە و ئەم جلەیش کە جلی نێودەوڵەتی ڕاستیەکەی هۆکارێکی چیز خەڵک زۆرترێکەنە بەری هەروەکو ئەو واوتم لە کوردستان هایکەنە بەریان و سەفەرێکی پێ بکەنا لە بەریانە ئەوانیش بە پێچەوانەی من بە یەک پارە جلی دوو وڵاتیان وا پێ منیش بە پێچەوانەوەوان بە یەک پارە جلی دوو وڵاتم ما پێ چون من هەردوو وڵاتەکە کوردیە بۆم ئەوانە توان لە هەردوو وڵاتەکە بە نێودەوڵەتی بابینەوە سەر پردەکە و وەختێک جنابەت لە ڕابردووە هاتی تەناوی و منیش لە داهاتووە هاتمە ناوی گفتوگوێی شیرین و ورد و تێر و تەسەرمان لەسەر پەیوەندیەکان بە شێوەیەکی گشتی و داڕوخان و نەمان و بنیادنانەوە و ئەوانە کرد نازانم کاتەکەمان مابێت یان نا وڵا بە ئیشارەتێکە تێگەم کاتەکەت بەرەوە کاتەکە بەرە کۆتایە من بە کورتی ئەوە بڵێم کاک بیلال نا ڕابردوو ئەبێ لە بیر بچوات نەداهاتوو ئەبێ تەنیا شتێک بێ چاومانواتیەوە ڕابردوو ڕیشەس و داهاتوو گەڵا و بەرهەمە بۆیە ئەبێ هەرتکیان بەرچاو بکەین و گفتوگۆیەکیش لەم نێوانە پێویستە چون ئیشارەتێکم کرد بە کۆنتترین شتەکان کە ئێشتا تازەن زمان لە ڕابردووە هاتووە کولتور لە ڕابردوو هاتووە زانستی ئەمڕۆ هەمووی لەسەر ڕابردوو کەڵەکە کراوە بۆیە نابێ پشت بکەینە ڕابردوو بەڵام ڕابردووش هەموو شتێکی شایانی داهاتوو نییە وە لەرا ئەبێ ئەگەر بچینە ناوی خێزان یا بچینە ناوی کۆمەلگا ئەرکەکە بخێنە لایەنی دڵسۆستر کە بێژێت چۆن ڕابردوو وەرگێڕ بکەینە داهاتوو و چۆن داهاتوو بکەینە تێگەیشتن بۆ جیلی نوێ و هیچ کام لەمانە دژی یەک نیەن هاوکار و هاوڕایەکن بە تەبایی یەکە ڕۆنە بەرەوە و ئەگەر بیکەمە کۆتایی بەرنمەکە تەبایی ئەم دوانە سەرکەوتنی نەتەوەکەمە نازانم من زۆرم پێ خۆشە درێژەی پێبێ بەڵام پێم خۆشە جەنابەت کۆتایی پێبێنی هەروە ڕاستی قەینا کاتێکەنێنە لە بیرم چووەشە خواحافسی بکەم باشە کاک بیلالگەر سپاس بۆ بینەر و بیسەری بەڕێز کە
گوێبیست و گوێگری ئێمە بوون. سپاس بۆ بینەر و بیسەری بەڕێز کە لەم بەرنامە لەگەڵ جەناب تا ئەوانیش هاوڕێیان کردین تا چاوپێکەوتنێکی تر لە بەشێکی ترێن بەرنامە جەنابت و ئەوانیش بەخوای گەورە سپێر.